إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت یەکێک لە نیشانەکانی هاتنی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت ئەوەیە کە زینا زۆر دەبێ، خوا بمان پارێزێ. ئەوە نیشانەی نزیکبوونەوەی قیامەتە. ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەم تاوانە زیاتر دەبێت لە ناو کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگاکاندا. چرکە بە چرکە لەم سەرزەوێدا زینا دەکرێت لەلایەنی کافرەکان و موسڵمانانەوە. خوای گەورە بمان پارێزێ. زۆرێک لە پیاوچاکان کە تەمەنیان زۆر گەورە بوو، پیر بوون، ئەختیار بوون، چوو بوونە ساڵەوە، دەیانوت ئێستش لە فیتنەی ئافرەت و زینا دەترسین. بۆیە پێویستە ئینسان هەتا ئەو ڕۆژەی دەمرێت دەبێ بترسێ. ئەمە تاوانێکی زۆر گەورەی تووڕەبوونی خوای بەدواوەیە. گەنجە خۆشەویستەکان بە تایبەتی دەبێت جوان گوێ بگرن، و پیاوە بە تەمەنەکانیش دەبێ مناڵەکان و دەوروبەریان فێری خراپە نەکەن، چونکە من زۆر جارگوێم لە بەتەمەنەکان بۆ بەداخەوە، ئەوانەی کە باپیرن و تەمەنیان گەورەیە، قسەی ناشیا و بە گەنجەکان دەڵێن زۆربەتان گوێتان لێ بووە. ئێوە کەی پیاون، ئێوە وان و وان کۆمەڵ قسەی ناشرینیان پێکەن، ئەگەر ئێمە ئەم شتانەمان دەستەکەوت کاتی خۆی ئاوامان نەکرد ئاوامان نەکرد. زۆر جار خۆم گوێم لەو قسانە بووە بەداخەوە، لای خۆی بڵێ دەستان خۆش بێ ئێوە ڕەوشت بەرزن، بەخوا ئەگەرەوەی دەست ئێوە دەست کاتی خۆی دەست من بکەوتایە خۆ مەزام چۆنە زینامە کرد. مام حاجیان ئاوە نەسیحەتی مناڵەکەی، نەسیحەتی گەنج و دەوروبەری خۆتەکەی. دەستان خۆش بێ، ڕەوشت بەرزن، ئەو شتانە ئەمڕۆ دەستانەکەی خۆتانی لێ دەپارێزن. بەڕاستی ئێوە کەسی باشن، نەک کۆمەڵی قسەی نەشیاوێن پێ بوترێ، سوکایەتیان پێ بکرێ. ئەوان پیاون بەغیرەتن کە زینا ناکەن. خوا بۆیانی ئاسان ناکات، چونکە شایستەی ئەوە نین کە خوا لێیان تۆڕە بێ. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانەی کە زینا دەکەن بە ژن و بە پیاوەوە، ڕوو دەکەمە ئەو پیاوانەی کە دەڕۆن بۆ ماڵی خەڵک فرسەتێک دەهێنن، ئەم ئافرەتە پیاوەکەی لە ماڵ نییە، ئیتر بە هەر هۆکارێک بێ پیاوەکە لە ماڵ نییە. پێی دەڵێم بەڕێزم وریای خۆت بە، لەوانەیە بکەویتە تەڵەیەکەوە، تەڵەیەکت بۆ دابنێن ببیتە نێچیرێک ڕاو بکرێ. چەند جار بیستومانە فڵان کەس چوە ماڵی فڵان کەسەوە گیرا و بە چەندەها دەفتەر سڵحیان کرد. ڕووی نەداوەشتیوە ئافرەت هەبوو تەڵەی داناوە بۆ پیاوێک، وەرە بۆ ماڵمان بەیەکەوە دەخەوین. بەس کاتێک کە ڕۆژتۆ 4-5 پیاوی بەرداوەتە گیانی بەخوا هەبوو سارەکەی لە بەردە ماڵ ئافرەتەکە جێڵا و ڕۆشتووە بەس بۆی لی خۆش بن. یعنی بەڕاستی هەموو ڕۆژێک گۆزە بە ساغی لە کانی نایەتەوە، لەوانەیە ڕۆژێ لە دەست بکەویتە خوارەوە بشکێ. ئەمە نمونەیەکە هێنراوەتەوە بۆ ئێمە. بۆیە ڕۆژێک دێتۆش بە سەلامەتی ناگەڕێیتەوە. من خەڵک دەزانم بە چەندەها دەفتەر سڵحی کرد، ئاوەشی لە ئافرەتەکە نەکرد، تەڵەیان بۆ دانا. بۆیە ئاگاداری خۆت بە، وریای خۆت بە. خوای گەورە زۆر ڕقی لەو ئینسانەیە کە زینا بکات، خوا زۆر ڕقی لێیەتی. ئەی ئەو کەسەی زینا دەکەیت، ئافرەت خوشکم لەگەڵ پیاوێکە بە سەیارەیەک دەڕۆی بۆ جێگایەک، بۆی چەند دەقە و چەند سەعاتێک لەگەڵ ئەم خائینە دابی کە لە خۆت خیانەتکارترە، بۆ ئەوەی کە بچن تاوانێک ئەنجام بدەن. لەوانەیە دووری مەگرە ئەو سیارەی کە تۆ سەرکەوتویتە لە ناویدا، ئیتر سیارەی خۆتە یا سیارەی پیاوێکە لەگەڵ یا سەرکەوتویتە، یاخود خۆت پیاوێکت سەرخستووە بە سیارەکەی خۆت، دووری مەگرە تووشی ڕووداوێکی هاتوچۆ ببیت. ئەو کاتە چیت بەسەرا دێ؟ بریندار بی
یا بمری چی شتێک ڕووەدا کێشە و مشکیلە دروست ئەکەیت و کێشەی کۆمەڵایەتی دروست ئەبێت چەندەها جار پۆلیس تەلەفۆنی بۆ خەڵک کردووە کاک فڵان کەس تۆ فڵان کەسی بەڵێ وەڵا خێزانت تووشی ڕووداوی سەیارە بووە ئێستا لە نەخۆشخانەیە خێزانی من چوە بۆ عیادە چوە بۆ بازار ڕووداوی سیارێکی بۆ خاتری خوا خۆم لە بازار دامناوە خۆم لە ناو بازارە دامناوە سیارەیەکی ڕووداوی سیارەیەکی خۆم لە عیادەکە دامناوت یەچم نەخۆشم چم بۆ عیادە وەڵا لەگەڵ پیاوێکا بۆ تووشی ڕوودا و سیارە بوونە چەندەها کەس وتی وەڵڵاهی ناڕۆم بۆ لای بشمرێ ناچم بۆ لای باشە ناترسی تۆش ئەو کەسانە بی نەتان بیسۆشتیوە لەگەڵ کەسێکا دەرچووە تووشی ڕووداوی سیارە بۆ بە مردن یاخود بە بریندار بوون کە سوکاری ئاگادار کراوەتەوە فڵان کەس بریندارە باشە ئەو دڵنیایە خێزانی لە عیادەیە دڵنیایە خێزانی لە بازارە بەڵام لە ڕاستیە نە لە بازارە نە لە عیادەیە بەس بەم ناوەوە دەرچووە بۆیە بزانە ڕۆژێک دێ لەوانەیە تۆش خوای گەورە ئاوا فەزحت کا و کەرامەتت بشکێنێ بۆیە ئاگدار بە سیقە مەکە لەگەڵ هیچ پیاوێکە سەر مەکەوە لەگەڵ هیچ نێرێکە سەر مەکەوە بۆی کە زینەت لەگەڵا بکە بۆی ڕەوشت و ئەخلاق و شەرف لەدەست بدەیت خۆت و پارێزە ئەگە تووشی ڕووداوێک بووی مەڵێ توش ئەبم لەوانەیە لۆریەک لەوانەیە سیارەی گەورە لێت بدە بەیانی سجن کرای ئاوارە و سەرگەردان دەبی نەبوو ئەو پیاوە دەبی نەبوو ئەمیشە بیت تەواو ئاگداری خۆت بە خۆ ئاگداری هەموو شتێکە تۆ نازانی خوا چی بۆ تۆ داناوە بۆیە ئێوە کەسانی کە زینا دەکەن واللهی زۆربەتان ئەمە نەسیحەتێکە بۆ گەنجەکان بە تایبەتی و بۆ خەڵک ئاگداری خۆی بێت والله ئەوانەی کە زینا دەکەن دوای ماوەیەک زۆربەیان پەشیمانن بۆچی چونکە پیاو ئەزانم دوکاندارە خۆشتان باش ئەزانن یاخود کەسابەتێکی تری هەیە دوکاندار نییە لە ژێر فەرمانی ئافرەتێکایە ئەو ئافرەتە چی بڵێ ناتوانێ بڵێ نە ئەڵێ یەک قسەوەکی بە خێزان دەڵێم لەگەڵ ماخەوێ بۆی ئەم پیاوە ئیفلاسی هێناوە داماوە دەسەڵاتی نییە و هیچ شتێکی لە دەسەڵاتان نەماوە چونکە نهێنی لایە و ئافرەتەیە جارێ واشەیە بە پێچەوانەوە ئافرەت هەیە بۆتە کۆیلەی پیاوێکی تر لەبەر ئەوەی دەڵێ ئەگەر بە قسەمنەکەی بە پیاوەکەت ئەڵێم لەگەڵ تا خەوتومە کەواتە ئێستا مەرحەلەی خۆشەویستی تێپەڕی مەرحەلەی خۆشەویستی نەما مەرحەلەی هەڕەشەیە دوای ماوەیەک پەشیمان دەبنەوە بۆیە زۆربەی خەڵکی من دەڵێن باوەڕ بە زۆربەی خەڵکی مەکەن چونکە لە کاتی کێشەدا دەرئەکەوێ ئەم ئینسانە باشە یا خراپ لە کاتی تنگانەدا دەرەکەوێت خۆشی دەوێ بەڵام دوای ئەوەی کە بە قسەی نەکرد ئەمجا هەڕەشەی لێ دەکات تەهدیدێکات بەخوا بە کەس و کار دەڵێن ڤیدۆکانم لایە پەنا بەخوای گەورە بۆی ئاگداری خۆت بە گۆزە هەموو ڕۆژێلەکانی بە ساغی نایەتەوە خوای گەورە دەفەرمێ وەلا تەقرەبو الزینا نزیکی زینا مەکەوە کە نزیکی کەوتی پەشیمان دەبیتەوە لە دنیا و لە قیامەتی پەشیمان دەبیتەوە لێی زۆر ناخۆشە ئینسان دەسەڵاتی کەسێکی نەبێ چی پێ بڵێ بڵێ بەسەر چاو دێتە دوکانەکە بای 100,000 ئەشیار گرێ بای 200 گرێ ئەم پیاوە بۆی نییە بڵێ لەل لە کاتێکە پێویستی بە 50,000 خۆی احتیاجە قەرزاری خەڵکە چونکە کەوتۆتە تەڵەوە ئافرەتی شەیە بە هەمان شێوە پیاوەکە ئاگای لێ نییە ئەو پیاوەی تر ئەو خیانەتکار و زیناکارە دەڵێ وەرە بۆ دەرەوە بۆ فڵان شوێن ناتوانێ بڵێ نایەم حەزیشی پێی نییە بەس توش بۆ تازە جا پێشەوەی توشبی کۆتایی پێبێنە چونکە کە توشبی زەحمەتە ڕزگارت بێ چونکە ئەو کەسەی کە زینای لەگەڵا دەکەی ئیتر لێت ناترسێ مەرحەلەی خۆشەویستی تێپەڕی بۆیە ئافرەتی وایە خۆی باسی کردووە ئەڵێ کاتێک کە لەگەڵ ئەو کەسا دەخەوم کە زینای لەگەڵا ئەکەم ئەڵێ لێم ئەدات بۆ کزم لێدا بە مشتە دەمانچە لێمەدا سوکایەتی پێک ئەو دەسەڵاتیشم نییە ئەمە کاتێک خۆی یەکەم جا هەتا هەڵی خەڵەتانوە خۆشەویستی بۆ باس کردووە وات لەگەڵاکەم بەس کاتێک کە زینای لەگەڵا کرد ئەمجا تەماشا دەکەی ئەڵێ جاری وا هەبوو خەریکۆ بمخنکێنێ
نیوەڕۆحی کردومە بەڵێ بەس دەسەڵاتیشم نییە. خۆشەویستی ڕۆی ئێستا بە مشتە دەمانچە لی بدا، گازی لێ بگرێ و عەزێتی بدا، زلە و شەقی لێ بدات، کەواتە خۆشەویستی نەما. ئێستا حالێن کۆیلایەتی دەستی پێ کردووە، مەرحەلەی کۆیلایەتیە، بێدەسەڵاتی و ژێردەستەیی دەستی پێ کردووە. نێتە دەرەوە شتەکانە بڵاوەکەمەوە، ئەوەنە پارەم نەدەیتیە بڵاوێکەمەوە. بۆیە بەڕاستی کارەساتە. ئینشاڵڵا خوشکی بەڕێزم پێت ئەڵێم، بە تایبەتی خوشکی بەڕێزم، هەر لە یەکەم نامەوە ئەو پیاوە کە بۆت ئەنێرێ ئەو خیانەتکارە لە یەکەم نامەوە وەڵامی مەدەرەوە بلۆکیکە، چونکە 10-15 نامەت بۆ نارد، ئەمجا بەو نامانە هەڕەشەت لێکە. جا حەل ئەوەیە وەڵامی نەدەیتەوە، یاخود بە 2-3,000 بە 5,000 خۆت نەجاتدە، خەتەکەت بگۆڕە، ڕقەمەکەت بگۆڕە و خۆت نەجاتدە لە دەستی، چونکە ئەو کاتە خۆشەویستی نامێنێ، هەڕەشە دەست پێکات. جا باشتر وایە بلۆکیکە، هەروتی سەڵاو بلۆکیکە. چی ئیشێکی بە تۆیە پیاو؟ یا بۆ خۆشەویستیە بە حساب، بۆ زینا و خۆشەویستیەیە، یاخود بۆ چییە؟ بەنا بخوا بە ناوی زەواجەوە هەڵتە خەڵەتێنە، دوایش وەڵام من تۆم ناوێ و بۆ شت نییە بڕۆی، من ویستم بتخەڵەتێنم، دەی ئێستا دەبێت لەگەڵ ما بخەوی. ئینسانی لە خوانە ترس سیقەی پێمەکە. بۆیە خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، ئاگاداری خۆتان بن، ڕۆژێک دێت داما و زەلی دەبن بە دەست کەسێکەوە، کەسێکی خراپ. ئینسانی بەڕێز لەگەڵ کەسێکی شابینی نەمێنێ، ناچێ هەڕەشەی ئەوی لێ بکە حەیە بەرێت. ئەی حەیە خۆشتە چییە؟ ئەی ئەو لەگەڵ کیا بوو؟ لەگەڵ تۆ بوو. ئەی بۆ بیرێک لەوە ناکەیتەوە؟ بەس هەیە دوو لە ڕێی بەڕێستان حەیەی تکاوە گوێی بەوە نییە حەیای بچێت، دەیەوێ حەیە خەڵکیش بەرێت. یا ڕەبی خوایە لەم زینا و تاوانە گەورەی بمان پارێزی، گەنجەکانمان بپارێزی، خوایە گیان ئاخرمان بەخێر بگەڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکی بەڕێزم بە تایبەتی دەڵێم بە تۆ، کاتێک بانگی پیاوێک دەکەی بۆ ماڵی خۆت، پیاوەکەت لە ماڵ نییە، بە هەر وەک هۆکارێک بێ لە ماڵ نییە، ساحەت بۆ چۆڵ بووە، ناترسی لەوەی ئەم پیاوە لە ماڵەکەی تۆدا خوا ڕۆحی لێ بسێنێتەوە؟ ناترسی؟ ناترسی کارەساتێکت توش بێ، ناترسی پیاوەکەت بێتە بان سەرتانە چەندەها، بڕۆ ئەوانەی کە مامۆستای ئاینین یا ئەوانەی کە دکتۆری دەرونین، بڕۆ پرسیان لەوانە بکەن، بزان وەزعی خەڵک چەندێ خراپە، بزانە خەڵک خەریکی چییە ئێستا. ئەی ناترسی لەوەی لە ماڵی ئەو ئینسانەدا بمریت؟ لە یەکێک لەم شارانەی خۆمان پیاوێکی بەتەمەن سەرووی 75 ساڵ، سەرووی 75 ساڵ، خوای گەورە ئاخرمان بەخێر بگەڕێ. ئیتر 75 کابراوتی کاتی ئەوەیەتی کە ڕووکاتە خوا، ڕووکاتە عیبادەت و خواپەرستی و ئاگاداری قیامەتی خۆی بێ. ئەم پیاوە بەتەمەنە ئەڕوا بۆ ماڵێک لەو ماڵانەی کە بەناوبانگن بە لەش فرۆشی. سبحان الله، کۆمەڵێک حەبوو دەرمان و شت دەخوات، چەندە هەشتی وا ڕووی داوە، دان و دوان من چەندانەیەکم بیستووە، هەندێکیش لەوانەیە کەسەکە بناسم، بەڵام کاتێک کە حەبوشتی خواردە تەحملی نەکردووە، ڕێک جەڵدەی دەماغ لێیدا و مردووە لە ماڵ ئافرەتەکە. کە سوکاری ئاگادار کرانەوە فڵان کەس لە ماڵێکە مردووە، ئەو ئافرەتانێش کە ئەم چووە بۆ لایەن ڕێک فڕیان داوە سەر ڕەسیفەکە. ئەو جەنازەیان بۆ چییە؟ ئەوان خەڵک بێ بەلایەن پارەی وەرگرن، جەنازەیان بۆ چی؟ پیاوێکی بەتەمەنی جەنازە ڕێک جەڵدەی لێدا مردویانە، لەسەر ڕەسیەکە فڕیاندا، کە سوکاری وتیان ئێمە بەخوا حەقمان نییە بەسەریەوە. ئەم جارۆ لاو شارەوانی سەرپەرشتیش ناشتنی ئەو پیاوەی کرد. خوای گەورە بمان پارێزی. بۆ کێ ڕۆشت؟ ئەی ئەگەر تۆ گەنجێک لە ماڵەکەدا مرد، ئەم جەنازە چۆن دەرەکەیتە دەرەوە؟ ئەی نازانی چیت بەسەرا دێ؟ زینا مەکە، خوا غەزەبت لێگرێ، خوا لێ تووڕە ئەبێ. چەندەها کەسە یاڵێ هاتوون ماڵسێکم خێزان لەگەڵ پیاوێکایە، ئەی ئەگەر ئاواشتی ئاوا ڕوویدا، ئەی ئەگەر ئەو کەسە لە ماڵە مرد، ئەی خوای گەورە فەسحی کردی هەرتان بەڕووت و قوتی مردن،
خوا ڕۆحتانی لێسەندۆ بە چرکەیەک چی دەکەن؟ دنیا و قیامەتان ڕۆشت خەڵک دەمی نایەنە دوعای خێریشتان بۆ بکات. وەڵام مرۆڤی وا ئەمرێ سبحان الله یعنی بەدڵ دوعای بۆ ناکەی چونکە ئەوەنە بە چاکی نەمردووە. خوای گەورە ئاخرمان بە خێر بگێڕێ. بۆیە لەوانەیە سەرنجامی تۆ بە سجن کۆتایی پێبێ، بە حیاچوونێکی بەردەوام کۆتایی پێبێ. بۆیە ئاگاداری خۆت بە کێشەی کۆمەڵایەتی بۆ خۆت و خانەوادەکەت دروست مەکە. پیاوەکەت بەدڵ نییە لێی جابەرەوە زینا مەکە. تو ئەو خوایە کە دروستمانی کردووە ڕوو دەکەم هەموو باوکێک و برایەک خوشکەکەت کچەکەت لەگەڵ کەسێکە ناگونجێ و بەدڵی نییە با لێی جابێتەوە. کورە دە مناڵی هەیە خەم با دە مناڵەکە ئاوارە بن بەس زینا نەکات. دە مناڵەکە ئاوارە بن لەگەڵ خەڵکی ترە خراپەکاری نەکات. با جیابێتەوە باشترە لەوەی کە زینا بکات. جیابوونەوە باشترین حەلە لەگەڵ کەسێکە کە لەگەڵیان ناگونجێ. من حەزم بە خواردنێک نەبێ ناتوان هەموو ڕۆژێ بیخۆم. ئەوش حەزی بەم پیاوە نییە. ئەو پیاوە حەزی بەم ئافرەتە نییە با لە یەک جیاب ببنەوە لەوە باشترە زینا بکەن. بۆی ئاگاداری خۆت بە لەوانەیە ئەو خیانەتکاریکە دێتە ماڵەکەی تۆ یا ئەو خیانەتکاریکە دێتە ناو سیارەکەی تۆ لەوانەیە بمرێت. خوا جەڵدەیەکی دەماغی بۆ بنێرێ یاخود توش ڕووداوێکی بکە ئەو کاتە تووشی کێشە دەبیت. ئاگاداری خۆت بە کەس ئەمەی پێ خۆشە؟ کەستان پێتان خۆشە کەسێک بێتە ماڵەوە لە ماڵەکەی تۆدا بمرێت؟ ئەی کە سوکاری ناڵێن ئەمە بۆچی مرد؟ ئەی پیا و کە سوکاری تۆ ناڵێن ئەمە لە ماڵی تۆ چیەکات؟ ئاگاداری خۆت بەشتی وا زۆر ڕووی داوە. دووری مەگرە تۆش لەو کەسانە بیت. بۆیە بۆ کەسانە دەڵێم بۆ پیاوە نێرانە دەڵێم دوو لە ڕیبەڕێستان ئەو نێرانەی کە دەڕۆن بۆ ماڵی خەڵک بۆ زیناکردن. مەوعیدی هەیە لەگەڵ فڵان ئافرەتە خۆی بۆ ڕازاندۆتەوە وەرە. من هەندێک شتێ لەبان بەر ناتوانم باسی کەم. ئافرەت چی ئەکا هەندێک لە ئافرەتان بۆ ئەوەی کە پیاوەکە بێتە ژوورەوە چەندەها ڕێگا دەگرێتە بەر. نایمە باسی کەم چونکەوە خەڵک فێر خراپە دەکەن. بەداخەوە مەڵێن ئافرەت خراپە. ئەی ئافرەت لەگەڵ خۆ لەگەڵ داروبەردا زینا ناکە لەگەڵ نێرێکە زینا ئەکا. ئافرەتێک خراپەیە پیاوێکی خراپیشێ ئاواتەس بۆ کە درێژکە. ئەگە تۆ نەڕۆی بۆ ماڵەکەی ئەگەر تۆ زینای لەگەڵانەکەی خۆ لەگەڵ داروبەردا زینا ناکە کەواتە مەڵێ ئافرەت خراپە بەتەنیا تۆش هۆکاریت پیاویش خراپە. کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک کە دەڕۆی بۆ ماڵی ئافرەتێکی خیانەتکاری زیناکار ئەتەوێت زینای لەگەڵا بکەیت. لە کامێرای دراوسەکانتانەوە دەرەکەون دراوسەی ئەو ئافرەتی کە تۆ چی بماڵێن. چونکە تۆ مەڵێک شەوە کامیرە ناخەوی بەس کارەبا بێ خەوی نییە کامیرە شەو ڕۆژی بۆ نییە شەوە نیوەڕۆیە هەر کاتێکە ئەم کامیرەی دراوسیانە دەرئەکەوی کە تۆ ئەڕۆیتە ماڵی فڵان کەسەوە ئەڕۆیتە ژوورەوە. خەڵک هەبووە تەلەفۆنی بۆ پیاو کردووەتیتی کاک فڵان کەس پیاوێک چووە ماڵتانەوە تۆ لە ماڵی وتی نەوەڵای لە ماڵی چی بۆ خاتری خوا کابرا بە عەجەلە لە دەوامەکواتە سێکە خێزانی لەگەڵ پیاوێکایە. بۆیە کاک ئاگاداری خۆت بە خوشکی بەڕێزم نەڵی پیاوەکەم لە ماڵ نییە نەڵی نیوەڕۆی و گەرمایە خەڵ لە دەرەوە نییە نەڵی شەوە و درەنگە کە لەوانەیە ئەو دراوسێت ئاوەسەی کامیرەکە نەخەوت بێ. ئەی ناترسی بیانی توش کێشەی کۆمەڵایەتیت کە ناترسی ئەو ڤیدۆی بنێرە بۆ بە ڕەقەمێکی نەناسرا و بینێرێ بۆ پیاوەکەت تووشی کێشەی کۆمەڵایەتیت کە خۆ خەڵکی حەزی بە ئاژاوە کێشەیە خەڵکی حەز ناکە سەترەکە حەزگە حەیات بەرێ. ئەگە بە ڕەقەمێکی نەناسرا و نامەیەکی نارد ڤیدۆکەی تۆی نارد ئەوە پیاوێک هاتە ژوورە بۆ ماڵتان بەڵگەیەک هەبوو تۆ چی ئەکەی ئەو کاتە. بۆیە ئاگادار بە خوشکی بەڕێزم ئەو کاتە دەرەکەوێت کە تۆ خیانەتکاری تۆ زینات کردووە ئەو پیاوە دەڕوا ڕەنج بۆ تۆدا دەوامەکە کەسابەتەکە ئەڕوا بۆ ئەم شار و ئەو شار بۆی تۆ بژێنێ تۆش ئەچی لەولا پیاوێکی دێنێ گەڵی ئاخەی بە بەلاش. ئەی ئەو کە پیاوە خائینانە خوای گەورە لە ناوتان بەرێ ئەگەر ئەهلی هیدایەت نین خوا لە ناوتان بەرێ پیاوێک چەند ساڵە ماڵ دروستەکات ڕەنج ئەدا ئێستا تۆ هاتی بە باش بەلاش لە ماڵا دەخەوی. پیاوێک ژنی هێناوە مەسروفی زۆری بۆ کردووە خانوویەکی کردووە مەسروفی زۆری تیا کردووە ئێستا کەسێکی خیانەتکار دەهێنیتە ژوورەوە بە بەلاش لەگەڵ یا دەخەوی پارێشی پێدەدەی لە کاتێکە هەموو ڕەنجی پیاوەکەتە ماڵی ئاوەدان کردوتە بۆی کە تۆ زینای تیا بکەی. بۆیە لەخوا بترسن
بترسن دراوسەکانتان حیاتان بەرێت. خی گەورە ئەوانە بکاتە هۆکارێک بۆ حیاچوونی ئێوە، بۆیە دڵخۆش مەبە کامیری دراوسەکان نەخەوتونە، ناشخەون مەگەر کارەبا ببڕێت. ئاگاداری خۆتان بن. بۆیە وەک پێم وتن ئاگاداری خۆتان من کەسانێک هەیە ئافرەتانێکی گەنجە خۆشەویستەکان، ئافرەتانێکی پیاوانێکی شێهەتکان، پیا و ئافرەت ئیش و کاریان ئەوەیە نامە بۆ کەسێکە نێرن، دوای داوای کۆمەڵێک شتی لێ دەکەن، ئەمجا هەڕەشەی لێ دەکەن، داوای پارەی لێکەن. شتی وازە ڕوویداوە، خۆتان بیستوتانە چەندەها کەسێ سڵحی کردووە، سڵحی کردووە بۆی حەیایی نەچێت. بۆیە ئاگاداری خۆت بە. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لە کاتی تنگانەدا پیاوی چاک و پیاوی خراپ، ئافرەتی چاک و ئافرەتی خراپ دەرەکەوێت. سیقە بە هەموو خەڵک مەکە، وریای خۆت بە. هەموو کەسێک شایستەی ئەوە نییە کە تۆ ئاوای لەگەڵا بکەی. مێردی خۆتێ حەڵاڵی خۆتە. بۆیە قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ ئەگەر ئینسان لی قەوما لەگەڵ پیاوە لی بقەومێ، ئەڵێ ئەگەر دوژمنەکەت پیاو بوو لی مەترسە. قسێ زۆر جوانە. بۆیە ئاگاداری خۆت بە خوشکی بەڕێزم، بکەویتە تەڵەی هەندێ نێرەوە ڕزگارت نابێ، بکەویتە تەڵەی هەندێ ئافرەتەوە برای بەڕێزم ڕزگاربوونت نییە، ئەبیتە کۆیلە و عەبد و کەلەبچە کراوی. جا بۆ خۆت والی ئەەکەی، بۆ خۆت زەلیلەکەی، لەبەر زینایەک خۆت زەلیل ئەەکەی. ئاگاداری خۆت بە. زینا مەکە، خوا لێ تۆ ڕائەبێت، خوا غەزەبت لێ ئەگرێ، کردوشتە تۆ بۆ بکە و وازی لێبێنەوە قەتعیکە، بگەڕێرەوە بۆ لای خوا، پێش ئەوەی خوا لە دنیا و قیامەت فەسحەکە و کەرامەتە بشکێنێت. بۆیە لە کۆتاییدا دەڵێم بە ئاگامان لە خۆمان بێ، مام حاجەکانی ئێوەش نەسیحەتی باشی مناڵەکان بکەن، هانیان مەدەن بۆ زینا و خراپەکاری، مەڵێن ئێوە غیرەتانی ئێوە پیاونی، نەوەڵا ئێوە غیرەتانێ و ئێوە پیاون کە زینا ناکەن، ئێوە پیاوی ڕاستەقینن کە زینا ناکەن. با خەڵکی پێتان بڵێ بێغیرەت، با خەڵکی کۆمەڵێ قسەی نەشیاوتان پێ بڵێ، ئێوە بەردەوام بن لەسەر ڕەوشت بەرزی خۆتان، بە ئیزنی خوا دنیا و قیامەتان سەر بەرزیە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکان مان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوایا لە زینا و بەدڕەوشتی کۆمەلگامان پاکەیتەوە. خوایگیان ئەوانەی بەدڕەوشتی دەکەن، خوای هیدایەتیان بدە یا رب العالمین. خوایگیان ترس و خەوف و خۆشەویستی خۆت بخە ناو دڵەکانیانەوە یا رب العالمین. خوایگیان ڕەحمەت و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەرمانە، ئاخرمان بەخێر بگێڕی، قوتابیەکانمان لەوانەکانیان سەرکەوتووکەی یا ربی خوایا، ئیمان و تەقوامان زیادکەی، ڕەوشتمان بەرزکەیتەوە یا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.